ئەنجا بۆیە ئەمەش پێویستە ئینسانی مسلمان ئەم ڕێسایە بە نەگۆڕ وەربگرێت. تۆ سەیری بەراوردی هاتنی مەغۆل بکە لەگەڵ هاتنی ئەمریکایەکان بۆ عێراق. ئەنجا سەیری هەڵوێستی ئیبن تەیمیە و ئیبن القەیم بکە لەگەڵ هەڵوێستی 75,000 مەلای سعودی کە جمعان سەرکەونە سەر منبەر. ئەنجا سەیری هەڵوێست بەزینی هەندێک مسلمان و مەلای عەرەب بکە، هی عەرەبی سونی بە تایبەتی کە چۆن بەشدار بوون لە پرۆژەکانی احتیلال. ئەنجا سەرباری ئەوە تەماشای هەڵوێستی زەلیلانەی ئەو هەموو مسلمانە کوردە بکە کە ئاوا هەمووی زمان درێژن بەرامبەر بە ئەهلی جیهاد. ئابزانم کامیان ئەوەی بە جیهاد دەزانی، تەنانەت ئەوانیش وەکو قەومیەکان وەکو عەمیلەکان یانوتەوە پرۆژەی ئازادکردنی عێراق لە کاتێکا داگیرکردنێکی سەریح و واضحە. لە هەموو زمانەکە ئەمە تیکرارە بێتەوە، لە هەموو زمانەکە ئەم دوژمنانە هەن، ئەم کوفری محاریبەش هەیە لە بەرامبەرانیشیان مجاهیدانێکی ئیمان پتە و دیندار و ورە بەرز و بەڵام کەم و پوخت و لێزان و بەهێز هەر بەڕووی ئەم دوژمنانە ئەوەستنەوە. کەسانی دوژمن هەروان خوای گەورەش کە فەرموویەتی هم العدو فاحذرهم، هی منافقەکان لە هەموو سەردەمێکە هەن. خوای گەورە بەم پێغەمبەرە نازدارە فەرمێ هۆشت لیان بێ وریا بەلیان. ئێستا ئەمانە هەمووی خەتمائیلن، جاسووسن، مۆبایلیان پێ، سیمکارتێکی تریان پێ شوێنی مجاهیدەکان کەشفەکەن. کەلیمەیەک لە دڵت پەنهانت کردووە لەسەر زمانت کە دێتە دەرەوە، وەختێکە زانی بانگە دەکەن بۆ دایرەیەکی مخابراتی بۆ ئەشکەنجە و بۆ لای جەلادانێکی تر کە بۆچی ئەم قسەیە دووتو. کەوابوو ئینسانە بێ زیاتر بە حەزەر بێ، بەڵام ئەم بە حەزەر بوونە معنای وانە نەیەڵین بانگەوازە خوایەکە ڕوون بێت و ئەحکامی کوفر و ئیمان دەرکەوێ، ئەحکامی جیهاد دەرکەوێ. مسلمانان پێویستە ڕیزی خۆیان بپارێزن، بزانن کە زۆربوونی دوو ڕوو بەزی و ورە ڕووخاو مایی لاوازی ڕیز و شکستی بەرەی جەنگەکەمانە. بۆیە نابێ ئەو دەغەڵ و بوو دەڵانە ئەوەندە لە ناو سەفی مسلمانان نابن. پێویستە لیان بە حەزەر بین و ئەو کۆمەڵە مسلمانەی خۆمان کە کەوتوینەتە کارکردن، ماتە کۆمەڵی ئەهلی عەقیدە و جیهاد و ئەهلی تەوحید و جیهاد، پێویستە دائیمە لەم نەوعە کەسانە کە خۆیان بە ئیشەکەیە هەڵەواسن دوور خرێنەوە. سەیری کە خوای پەروەردگار لە باسی سەفەکەی لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ دەربارەی ئەو منافق و دەروون بەزیوانە. دەروون بەزیوەکانیش زۆرن لە وتارێکە ئاماژەم پێکردوون بە 8 پۆلە بەزیوەکەی کە قورئان باسی لێوە کرد. خوای گەورە لە سوورەی تەوبە بە پێغەمبەری نازدارە فەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام لەو خەرەجوا فیکم ما زادوکم ئیلا خەبالا ولأوضعوا خلالكم يبغونكم الفتنة وفيكم سماعون له. ئەگەر لەگەڵتانە بەهاتنایە بۆ غەزا، دووڕۆکان کە دانیشتن بوون و ئایانود بەخوا ئێمە نازانین شەڕکەینە ژناگەر بمانزانێ ئەهاتین، هەروەها دەروون بە زیوەکانی ترکە هێشتا ساغ نەبوونەوە بۆ ئیماندارەتی و خواویستی، لێ نەبڕابوون بۆ سەرخستنی دینەکە. ئەمانە خوای گەورە فەرمێ ئەبوونە مای تێکدانی ڕیز و ئاژاو و فیتنە و پشێوی ئەگەر بهاتنایە، چونکە نە شەڕیانە کرد، نە پلانیان دانا، نە هاندەریژە بوون، بە پێچەوانەشەوە هەڵە هاتن، ڕەخنەیانە گرت، بۆڵەبۆڵیانە کرد، خەڵکیان ساردەکردەوە، ورەی خەڵکەکەیانە ڕووخاند، باسی دوژمنیان لە خۆیانەوە کرد، وەڵا بەخوا ئەوان زۆر بەقوتنەوە لەولا هجومیانێنە. بۆیە باشتر کە نەهاتنە بەرەی جەنگە کە خوای گەورە فەرمێ تا لاوازی نەکەن و نەکەونە ئاژاوەنانە و قسە و قسەڵۆکێنان و بردن. بە تایبەتی خوای گەورە فەرمێ کە لە ناو ڕیزی ئێوەشە گوێبیستیان هەیە، خەڵکانێک گوێگریان هەیە. جا سەیری وشەکە ئیختیاری وشەکەوە فیکم لە ناو ئێوەیە، فیکم فیش بۆ ئینغیماسە، یعنی لە ناو هەموو کەلێن و کونێکتانە، لە ناو هەموو کۆڕ و دانیشتن و ڕیزەکانتانە سەماعونە لەهم، نافەرمێ سامیعونە لەهم بە ئیسمی فاعیل، بە سیغەی مبالغە فەرمێ سەماعونە لەهم، یعنی ئیشیان ئەم گوێبیستیەیە، ئیشیان ئەم جۆگرتنەیە بۆ ئەوان، ئاوا ئەکەونە ژەر کاریگەریان. بۆیە ئەوانە ئەبن بە بڵنگۆ، ئەبن بە ئیزگە، ئەبن بە بڵاوکاری ئیدعایەکانی دوژمن، باشتر کە لەگەڵتانین. خوای گەورە خۆی شارەزای ستەمکارانە. مسلمانە بێ ئاگادار بکە ئەمە شەڕی واتەواتە لە ناو سەفی مسلمانانە پێویستە ورە ڕووخێن نەبێ،
بۆیە ئیمامی ابن قودامەی مەقدیسی ڕەحمەتی خوای لەبێ لە مجلدی هەشتەما لە باسی جیهادەکەیە فەرمێ ئەمیر پێویستە ئەو کەسە نەبا بۆ جیهاد کە ئەڵێ لا طاقەتە لەنە اليومە بیجالوتە وجنودی، یعنی ئەگەر وتی وەڵا دوژمن بەهێز و بەخوا دەرەقەتیان ناین پێویستە ئەم ورە ڕوخێنە لەگەڵ خۆی نەبە، داینە لە شوێنێکی ترەوە داینە کە دەنگی نەگا بەناو مجاهدەکان یا عەلە لەقەل لە بەرەکانی شەڕ نەبێ لە کەمین و لە بەرەی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەکیان نەبێ. خوای پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ، خوای گەورە بمان کاتە ئەو کۆمەڵکاری کە بانگەوازی خواییان هەڵگرتووە و ڕای ئەگەێن و بەیان و بەلاغ و دەعوە و شاهیدیدان لەسەر خەڵکی ڕوونەکەنەوە وازحی ئەیخەنە بە وازحی ئەیخەنە پێشچاوی خەڵکی، پاشان سەبرەگرن و تەبەڕاکەن لە کوفر و کافران، لە علمانیەت و لە علمانیەکان لە ئەحزابی تاغوتی لە هەموو دید و ڕێ و هەڵوێست و بزاوت و منهەجێکیان. خوای پەروەردگاریش یارمەتی دەرمان بێ ئەو هیجرەتەمان بەنسیب بکە، هیجرەتی خۆپاراستن و خۆپاڵفتەکردن لە جاهیلیەت، خۆ دوورخستنەوە لە گوناح و خۆسازدان وەکو تەخواکار و عەبدێکی ساڵح. خوای پەروەردگار یارمەتی دەرمان بێ هیجرەتمان بۆ ئاسان بکە و مەوایەکمان بۆ بسازێنێ کە بتوانین لە وڵاتی خۆمانە سەر لە نوێجیهادەکەمان دەست پێ بکەینەوە. خوای پەروەردگاری یارمەتی دەرمان بێ، ئێمە ئەگەر ڕاستکەین لەگەڵ خوای پەروەردگارە حتمما خوای پەروەردگار ڕاستەکە لەگەڵ عەبدەکانی خۆیان وعدی پێداون. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا.